ئارتفرۆش پلاتفۆرمێکی هونەریە و تایبەتمەندە بە برەودان و بە بازاڕکردنی کاری شێوەکاران لە بوارەکانی تابلۆ و پەیکەر و سیرامیک و دیجیتال ئارت. پێشەنگا بۆ هونەرمەندان دەکاتەوە و بەرهەمەکانیان بە بازاڕ دەکات. هەر کەسێک لە هەر شوێنێک بێت لە دنیاە خوازیار بێت کارێکی هونەری بکڕێت ئەتوانێت ڕاستەوخۆ داوای کارەکە بکات و ڕاستەوخۆ لەوێەوە پارەکە ترانسفەرەکاتەوە بۆ کوردستان و ئێمە پاکێجینی ئیشەکەی بۆ ئەەکەین لە هەر شوێنێک بێت ئێمە بۆی ئەگەیەنین. طبعاً پلاتفۆرمەکە پلاتفۆرمێکی قازانجنەویستی دامەزراوەی بمە تەواوی قازانجی فرۆشی کارە هونەریەکان ئەگەڕێتەوە بۆ هونەرمەند. هونەرمەندەکان لە ڕێگەی چەند پەڕەگرافێکەوە گزارش لە تابلۆکانیان دەکەن و دواتر لەگەڵ ناساندنێکی هونەرمەندەکە خۆیان وێنەکان لە ناو پلاتفۆرمەکەدا دادەندێن و ئامادە دەکرێن بۆ فرۆشتن. ویستمە ئەمە دەربخەم کە چۆن سەردەمی مۆدێرن زاڵ بۆ بەسەر سەردەمی کلاسیکی کوردی کە ئەمەش خۆی میراثگیری کوردی نییە، واتە میراثگیری کولتوری کوردی نییە، بەڵکو ئەتوانین بڵێ تعریفێکی تری بۆ بکەین هەر کەسە بە جۆرە بیری لێ کاتەوە دەتوانین بە سەردەمێکی نوێ ناوی ببرین، بەڵام ئەمە ناتوانین میراثگیری کوردی بێت. شخصی خۆم ئیشێکم کەڵبژا کە ماناکەی گەڕێتەوە بۆ یەکی لە خانوەکانی هەڵەبجە کە سەدەکانی هەفتایە هەر جیلێک و ڕەنگێکی هەیە، هەر جیلێک و کارداوانەوەیەکی لەسەر دەرگاکان و لەسەر ژیانی هەڵەبجە هەر ڕەنگێک و گزارش بە خۆشی و ناخۆشی هەر جیلێکەکە. بەشێک لە کارەکانی پلاتفۆرمەکە کردنەوەی خولی پەرەپێدانە بۆ هونەرمەندان. لەو چوارچێوەیەدا گەلەری ئارتفرۆش بە هەمانگی ئینستیتیوتی فەڕەنسی و ڤیم فاوندیشن دوای ڕاهێنانێکی سێ ڕۆژە تابلۆی 9 هونەرمەندی شێوەکاری هەڵەبجەی لە پێشەنگایەکدا نمایش کرد. بە نمونە کورسی کردنەوەی چاکردنەوەی کاری هونەری کە یەکەم جار بوو لە ناو کوردستان و عێراقا کورسێکی لەو جۆرە بکرێتەوە بۆ نمونە کارێکی هونەری هەیە کە دەستکەوتێکی نەتەوەییە، تووشی تەلەفێک ئەبێت، تووشی خراپبوون ئەبێت، تۆ چۆن بتوانی ئەم کارە هونەریە بپارێزیت، یاخود کردنەوەی کورسی وێنە کێشان بۆ ئەو خوێندکارانی ئەیانەوێت داواکاری پێشکەش بکەن بۆ زانکۆ و پەیمانگاکان ئەتوانن لە ڕێگەی کورسێکەوە توانایان باشتر بکەن بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن وەربگیرن. بۆ زیاتر برەودانە بە توانەکانی گەنجەکانی ئەم شارە ڕەنگی ترکردنی دیدگا و ڕوئیانە لە بوارە هونەرێکەیە بۆ ئەوەی لە بوارە کلاسیکێکەوە بێنە دەرەوە بەرەو دنیای مۆدرن بڕۆن لە کاری هونەریە و ئێمە گەرمانەوێ دەست بە گۆڕانکاری بکەین بەڕاستی ئەبێ بە هونەر دەست پێ بکەین. واژۆی هونەرمەندەکان لەگەڵ تابلۆ هونەریەکان لەلایەن پلاتفۆرمەکەەوە دوای خواستنیان بێبەرامبەر دەگەێنرێتە ئەو کەسانەی کە دڵخوازی تابلۆکانن. تەواوی داهاتی پرۆژە هونەریەکەش بۆ ئەو هونەرمەندە دەگەڕێتەوە کە پرۆژەکەی دروست کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.